سڵاتان لەبێ هاوڕێ جوانەکانمان گەڕاینەوە بۆلاتان لە بەرنامە تایبەتەکانی ڕۆژانی هێنی. ئەمڕۆ بەیانیە بەڵام دڵنیام کەیسە کاتژمێر 5 سێری ئێماکەن هاتوین بۆ کەناڵە جوانەکەی کورسادۆک و ئەزانن لێرە نانی بەیانیە خۆین لەگەڵ هاوڕێ جوانەکانمان و زیتەڵەیە. بزانین زیتەڵەش چۆنە؟ زیتەڵە چۆنی؟ چۆنی تەوارگیان دەنگ و باسە. من باشم، تۆ چۆنی؟ ئەم بەیانیە چۆنی؟ وزێ و هەیە نانت خواردووە؟ چۆن تەوارگیان من بەیانیان نانە خۆم ئەمڕۆ دامناوە لەگەڵ ئەم مناڵە ئازیزانەیە بەشدار بی. مناڵەکان چۆنە؟ زۆر باش. باشن؟ پێتان خۆشە کە ئەم بەیانیە هاتوون لەگەڵ ئێمەیان نانە خۆن؟ ئەی ئافەرین دوایی یەینە لاتان پرسیارەکەین لەسەر ژەمی بەیانیان بزانین کامتان بەیانیان نانەخۆن و کامیشتان نایخۆن بۆ ئەوەی ئیتر واتان لێ بکەین نانخۆن. باشە؟ زۆر ڕاستە. لەگەڵەوە شاوەکو ئەزانن هاوڕێکانمان نانی بەیانی گرنگیەکی زۆری هەیە چونکە نانی بەیانی وزەیەکە کە ئەیبەخشێ بە جستەمان بۆ ئەوەی کارەکانی ڕۆژانەمان بکەین، بۆ ئەوەی هاوڕێ جوانەکانمان بە باشی بڕۆن بۆ قوتابخانەوە هەروەها لەگەڵیشا چالاکیەکە بۆ مێشکمان کەوامان لێیەکە بە باشی بیر بکەینەوە و بڕیاری زۆر دروستانە بین. بۆیە لێرەوە بە دایک و باوکانی خۆشەویست دەڵێم کە مناڵەکانیان بەبێ نانی بەیانی نەڕۆن بۆ خوێندنگاکان چونکە هۆکارە بێ بۆ ئەوەی کە ئەگەر خەیاڵیان بڕوا یاخود تەرکیزیان نەبێ بە باشی. بۆیە کاتێک نانی بەیانیە خۆن بە دڵنیاییەوە زۆر باش لە خوێندنگە و لە دەرسەکان تێگەن وانەکان تێگەن. وایە زیکەڵە؟ بە دڵنیاییەوە تەوارگیان دواتریش پسپۆڕان ئەڵێ کۆبوونەوەی مناڵ لەگەڵ خێزانەکانیان بۆ ژەمی بەیانیان ئاسی زیرەکیشیان زیاترەکە ئەزانی؟ زۆر ڕاستە. واتە ئەو کاتێک کە مناڵ بەسەری ئەبا لەگەڵ خێزانەکانیان بۆ ناخواردنی بەیانیان ئاکە کۆ ئەبنەوە و قسەکەن و بەیانی باشەکەن و ئەوانە ئەڵێ ئەوە کاریگەریکی زۆریە بۆ ئاسی زیرەکیان. زۆر ڕاستە زیتەڵە. ئێستا من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ هاوڕێ جوانەکانمان پێکۆ کۆبووینەتەوە لەسەر مێزێک و زیتەڵە لەگەڵمانایە و گفتوگۆکەین و قساکەین کەوامان لێکە پێکەوە گفتوگۆی زیاتریش بکەین. زیتەڵە ڕاستە؟ بە دڵنیاییەوە. بەڵام تەوار بەڵێ یەک شتێ زۆر گرنگە هەمومان بیزانین هەر لە مناڵەوە تا گەورە لە کاتی ناخواردنە بۆ نمونەکە کەوچکەکە و بەدەمەوە ئەیبەی بۆ دەمە پارو لە دەمتایە نابێت قسە بکەی ئەزانی بۆ؟ ڕاستە. لەبەرەوەی یەکەمیان خواردنەکە لە دەمەکەوێتە خوارەوە کە دیاردەیەکی ناشرینە. دووەمیش ڕەنگە لە کاتی قسەکردنە یەک لە دیبچووک لە خواردنەکە بڕێتە قورت و تووشی کۆچینیان خنکانبی. وایە؟ زۆر ڕاستە. بۆیە پێویستە ئێمە لەو کاتانەیە کە پارو لە دەمانە قسە نەکەین بەڵام ئەتوانین لەسەر خوانەکە قسە بکەین وتوێش بکەین بیر و ڕابگۆڕینەوە. بە دڵنیایەوە بەو شێوەیە کە زیتەڵەوتی ئەبێ لە کاتی ناخواردنە قسە نەکەن یاخود ئەگەرێکی پرسیاری لێکردن نانەکەتان بە جوانی قودبان ئەو کاتە جوابی بنەوە. باشە و لەگەڵ زیتەڵەی هاوڕێم پێم خۆشە باسی ئەوەشتان بۆ بکەین کە ئەگەر بێت و مناڵێک نانی بەیانی نەخوا چی بکات پێویستە و چی بکات. باشە کاتێک مناڵێک نانی بەیانی نەخوا ئەتوانین پلانی بۆ دابنین کە ڕۆژانە لە یەک کاتا و هەموو ڕۆژێک لەو کاتژمێرەیە با بڵێن کاتژمێر حەوت هەموو ڕۆژێک ئەو مناڵە کاتژمێر حەوت ئەبێ هەستێت و هەموو ڕۆژێکیش کاتژمێر حەوت ئەبێ نانی بەیانی بخوا. دوای ماوەیەک بەردەوام بوون لە پلانە مناڵەکان وایەن لێ کە ببێ بە خویەک و بە دڵنیایەوە کە ئەمەش خویەکی زۆر باشە. بۆیە لێرەوە پێم خۆشە پێتان بڵێم ئەگەر هاوڕێکی ئێوە یاخود خزمێکتان ناسیاوێکتان بەو شێوەیە بووکەنانی بەیانی نەخوات ئەتوانن لە هەمان کاتا و لە هەمان ڕۆژە کاتژمێرەکەی کە باسمان کرد هەموو ڕۆژە کاتژمێر حەوت بێ هەش بێ هەستن لە خەونانەکەتان بخۆن بۆ ئەوەی کە ببێت بە ڕۆتینێک. ڕاستە زیتەڵە؟ زۆر ڕاستە تەوارگیان ڕێنمایەکانەوە نەخۆش بوو بۆ خۆم تاڵخەلی یابوو بەدیاتەوە زانی. زۆر باشە کاتە زیتەڵە پێت خۆشە بڕۆین هاوڕێکانمان بناسێنن ئێوە دڵنیان پێتان خۆشە بێ؟ بەڵێ بەڵام با یەکشتی تریشیان پێ بڵێن پێشەوەی دەست پێ زۆر چاک. تەوار مناڵەکان زۆربەی توێژینەوەکان ئەزانی باسی چیەکەن باسی ئەوەکەن کە ژەمی بەیانیان یارمەتی لەش ئەیا بۆ ڕزگاربوون لە مادە زیان بەخشەکان. ئەزانە ئەو مادانە بەهۆی چیوە چێتە جەستەمانەوە؟ بەهۆی هەڵمژینی هەوای پیسەوە. ئەو مادانە ئەگەر لە جەستەمانە بمێنێتەوە زیان بە تەندروستیمان نەگەێنێ. بۆیە
خواردن وای لێکە ئەو مادە زیان بەخشانە لە ڕێی پاشەڕۆ دواتر دەربدرێنە دەرەوە زیان بە ئێمە نەگێنن. بە دڵنیاییەوە وازی تەڵی هاوڕێم نانی بەیانی وەکو ئەزانن وەکو هەمووشمان زۆر بەمان ئەزانین کە گرنگێکی زۆر زۆری هەیە بۆ جستەمان بۆ مێشکمان بۆ دڵمان بۆ ئەو وزەی کە باسمان کرد کە بۆی ئەوەی کە دروست بکەین و لە ڕۆژەکەمانە بەکاری بێنینەوە دڵنیاشم هاوڕێ جوانەکانیشم زانیاریان لایە بۆی ئەچینە لایەن ئەوانیش خۆیان بناسێنن بزانین تۆ ناو چییە؟ لاریسا با من دانیشم لەگەڵتانە لاریسا لە پۆلی چەنی؟ سێ دڵخۆشی ئەمڕۆ لەگەڵ ئێمە هاتووی نانی بەیانیە خۆی؟ باشە پێم بڵێ تۆ کە نانی بەیانیە خۆی چی ئەخۆی ڕۆژانە؟ هێرکە ئێزانی گرنگیەکانی هێرکە چین؟ دواتر لەگەڵ زیتەڵەیە بۆ باسەکەی چیترە خۆی بەس هێرکە ئەخۆی؟ ماستیش؟ زۆر باشە ئەی پێم بڵێ تۆ ڕۆژانە کە هەڵەسیت نانی بەیانیە خۆی هەموو ڕۆژێک لە یەک کاتە ئەی خۆی یان جاری وایە کاتێکی تر یان ڕۆژێک هێنەی خۆی ڕۆژێک بۆ کە نەی خۆی نانی بەیانەکەت کاتە ڕۆژێک نانی بەیانیە خۆی ئەی سوودی لێ بینیوە هەستەکەی وزەیەکی زۆر زۆر پێبەخشەیە هەر بژیت ئەی تۆ چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ ناو چییە؟ بافین ئافرین بافین لە پۆلی چەندی؟ لە دوو ئەی ئافرین هەر بژی بافین بانیان زوو ئەڵەسی بۆ قوتابخانە؟ زوو خەبەرتە بێتەوە؟ ئەی شەوان زووە خەوی؟ ئەی ئافرین هەر بژی بافین بانیان کە مناڵ هەڵەسێ ئەبێ یەکەم شت چی بکە؟ ئەها حەسی تەڵە بزانە چییەکە ئەوە؟ ئافرین هەر بژیت بانیان ئەبێ یەکەم شت کە ئاسای دەست و دەم و چاو و دەممان پاک بشۆین باشە؟ لەبەرەوەی ژمارەیەکی زۆر بەکتریا لە ناو دەمەکانمانە کاتێکا خەوین لەبەرەوەی ئێمە ماوەیەکی زۆرە خەوتوین حەوهەش کاتژمێرە خەوتوین وایە؟ بۆیە پێویستە جوان دەمان خاوێن بکەینەوە بە ئاو غەرغەرە بکەین دواتر دەم و چاومان بشۆین دواتر بچینە سەر سفرە وایە؟ تۆ نانی بەیانیە خۆی؟ بانیان حەزت لە چییە زۆر بیخۆی؟ ماست ئەی ئافرین ماست زۆرە خۆی؟ باشە چیترە حەز لێیە؟ چیتر؟ چی؟ برنج؟ برنج نابێ بەیانیان زوو بخورێ باشە؟ برنج ڕاستە خۆراکێکی زۆر بەسوودە بۆ جەستەمان بەڵام بەیانیان زوو هەبێشتی سوکەڵە بخۆین وەکو ماست هێلکە هەنگوین گوێز ئەو شتانە باشە؟ ئەی ئافرین بابیجان تۆ ناو چییە؟ تینە لە پۆلی چەنی؟ یا کاتە ئەم ساڵ ڕۆشتووی بۆ قوتابخانە؟ ئەی هەست چۆنەکە ئەم ساڵ دەست کردووە بە خوێندن و سەرەتای خوێندنتە؟ هاوڕێی تازە و ناسیوە؟ باشە ئەی لەگەڵ هاوڕێکانت باسی ئەوەتان کردووە کە بەیانیان چییە خۆن ئەوان چی ئاتی بۆم باس کە بزانم ئەوان چییە خۆن؟ گوێزە خۆن؟ لەگەڵ ماست ئەی تۆ؟ هێلکە و ماست بۆ خۆت هێلکە و ماستە خۆی زۆر خۆشە منیش زۆرم حەز لە هێلکێ باشە پێم بڵێ کاتێک کە ئەڕۆی بۆ قوتابخانە جاری وایە لەوانەیە تۆزێک دوا بکەوی یاخود پێویستکە کە لە کاتی دیاریکرا و کاتێکی زوو بڕۆی بۆ قوتابخانەت ئەو کاتە لەوانەیە فریای بەیانی نەکەی بەڵام بۆ کسێک هەیە کە خواردنی ئەتوانی تێ بکەیت تا ئێستا ئەو بەکاری ناوە نانی بەیانی تێ بکەیت و لەفەی تێ بکەیت چی بۆم باسکە؟ لەفە کردووە؟ لەفەی چیەکەی؟ زیتەڵە تۆژە و بۆکسەوە هەیە؟ ئەی چۆ منیشەمە زین بۆ جاری وایە فریا ناکە و لە کاتی خۆیان نابخۆم جاری وایە درە خەبەر مەبێتەوە لەبەرەوەی خۆتە زانی کە من و تۆ ئەڕوین بەرناماکەین ڕۆژی وایە درەم تەواوبین زۆر مادووەبین وایە؟ ڕاستە بۆیە فریا ناکەم بانی لە کاتی خۆیان نابخۆم ئەیکەمە بۆکسێکە و لە ئۆتۆمبیلی خۆمانە هەتایەم بۆ دەوامەی خۆمیان کە ئەچمە شوێنی دەوامەکەمەی خۆم ئەم هاوڕێشمان بەم شێوەیە یاخۆ ئافێت زۆر نانی بەیانی بخۆ باشە چکە گرنگێکی زۆر زۆری هەیە هەر بژی ئەی تۆ چۆن هاوڕێکەم؟ باشی؟ ناو چییە؟ محەممەد کاکە محەممەد هاوڕێی خۆمانە مانەشە بووی هاوڕێی خۆمان محەممەد محەممەد لە پۆلی چەنی؟ سێ لە
پۆلیسێ هەر بژی محەممەد جان محەممەد پرسیارێکی لێ یەکەم بزانم بەزای وەڵام بیتەوە باشە مناو بەیانیان شیرینی بخوا یان نانی بەیانی بخوا باشترە نانی بەیانی ئەی ئافرین هەر بژی محەممەد تۆ هیچ کاتێ بۆ کە خواردنی بەیانیم لە بیرچێ نه زۆر باشە تۆ بەیانیان میوا خۆی ناوەڵە نایخۆی گرنگە مناڵانیش میوە بخۆن بۆ نمونە تەواریان سەعات دا ئەو ناوە گرنگە مناڵان میوەیەک بخۆن بۆ نمونە سێ و مۆس ئەو میوانەی کە ها خۆشت و ڤیتامین و پرۆتینی زۆریاتەیە باشە؟ ئافرین هەر بژی تۆ چۆنی؟ باسم ناو چییە؟ ساڤیا ساڤیا لە پۆلی چەنی 5 ئەی نانی بەیانیە خۆی؟ لە کێ کۆ نانی بەیانی خۆی چەند ساڵە نانی بەیانی خۆی؟ والله کەتوانە باشە ئەو قاپی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کراوە چی تیا کە تۆ زۆر حەز لێ بێت؟ ماست و گوێزەکە ماست و گوێز بۆ خۆش ئەی قەت تێکەڵە کردو بێک و بیان خۆی بۆچی؟ تامی خۆش نابێ تامی خۆش نابێ؟ بەڵێ ئەی تۆ میوە خۆی؟ بەڵێ میوە حەزی لە چی میوەیەکە زۆر؟ لالنگی و هەنار لالنگی و هەنار ئەشتوانن مناڵەکان لە کاتی ژەمی نانی بەیانیە بەکاری بێنن و بیخۆن ئەمڕۆ پێمان خۆش بوو لەگەڵ زیتەڵە باسی گرنگی گوێز و ماست و هێلکەتان بۆ بکەین بۆیە میوەکەمان نهێناوە بەڵام میوەش گرنگیەکی زۆری هەیە بۆیە ئەتوانن بیخۆن کاتە تۆش بیخۆ باشە؟ زاویا دانیەکم بەڵێ ئەی باشە تۆ حەزت لە نانەیان سەمون 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 زۆر ناسکترە نانیش زۆر خۆشترە من هەردووجان نەخۆم بەیانی وایە نانەکە کە بە سەمون نەکەوە ئافرین زاویا گیان هەر بژی هەر بژی زیتەڵی هاوڕێم گیان ئێمە وردە دەسەکەین بە نان خواردن زیتەڵی هاوڕێم پێشێمە تۆزێ زۆر برسی بوو بۆیە پێشێمە نانەکەی خواردی بەخوا ناتوانم زۆر چاوەڕێکم بۆیە نانەکەی خواردووە ئەو قسەمان لەگەڵەکات ئێمە پێکۆنانە خۆین باشە؟ ئاخرەزایی بۆچی تەوارگیان لەبەرەوەی من بانی لە پێش تۆشەوە هاتم بۆ ئێرە زووتر گەیشتم ڕاستەکات ئەی چۆن زۆر باشە کاتە با دەست پێ بکەین باشە وەکو زیتەڵی هاوڕێم وتی مناڵەکان ئێوە بەیانیان دانتانەشۆن؟ بەڵێ چەند کەس دانیەشۆ؟ تۆ ئەی تۆ ئەو ئاوای کریانی زۆر نایشۆی؟ ئەبێ کوڵ ئاوە زۆر هەنێ جار بیرتەچێت بەس وەکەوەی کە باسمان کرد هەنێک کەسی شەیە کە نانی بەیانی ناخواد یان بیرێچێ بەڵام ئەگەر بیکا بە پلان و ڕۆژانە هەموو ڕۆژێک لێ کاتابی خوارد ئەو کاتە ئەبێ بە ڕۆتینێکە دووبارەی ئەکاتە وێ دانیشتنەکەش بە هەمان شێوە بکە بۆ ئەوی کە هەموو ڕۆژێ دانە بشۆی بە باشی باش؟ هەر بژیت ئەی ئێوە داتانەشۆن؟ تۆ داتەشۆی؟ ئەی تۆ؟ بەس شەوانی ژەی شۆی؟ بەس شەوانی شۆی؟ یعنی بەیانیش ئەی شۆیت و شەوانی ژەی شۆی هەر بژیت باشە چەند کەس حەزی لە نانی بەیانیە؟ منیش هەموومان چەند کەس حەزی لە نانی بەیانی نییە؟ نییە؟ نییە زیتەوە دەستدانێ لێم تێکچووە زای زاویا لێم تێکچوو کێشە نییە باشە با ئێمە دەستکەین بە نان خواردنەکەمان سێرکان کەوچکیان بۆ داناوی چەتاڵیان بۆ داناوین بەس وەکو وتم میوەمان لا نییە بۆیە چەقۆمان ناوی ئەنجا چی تریشمان بۆ دانراوە ئەمەیان هینە شەربەت زیتەڵە با باسی گرنگی شەربەتکەین وەکو ئەزانن کە هەمومان چا ئەخۆین بەڵام بۆ تەمەنی مناڵەکانی هاوڕێم چا گرنگ نییە و بگرە زیانیشی هەیە لە کاتی بەیانیانە ئەگەر بفرێ ڕایە میوەکان گیراوەی هەج میوەیەک بێ ئەتوانین ئەوانە بخۆین میوەکە سروشتیش بێواتە فرێش بێ باشترە لەگەڵیشی ئەتوانین شیر بخۆین شیرەمەنیەکان هەمووی بەگشتی زۆر باشن جا بەیارمەتیتانی خۆمزانم خۆشە باشە سوودێکی شەربەتە پێ بڵێم تەوار خۆشە ئێوەش بیخۆن سوودێکی کەشمان پێ بڵێ زیتەڵە باشە ئەزانی چییە؟ شەربەت جگەل لەوەی کە بڕێکی زۆر ڤیتامینی تایە بڕێکی زۆر ئاویشی تایە ڕاستە کە ئاو زۆر گرنگە بۆ جەستەمان چونکە ئێمە ئەگەر ئاو نەخۆینەوە ئەوە لەشمان بەرەو چیە چێ وشک بوونەوە چێ ورچیلەکانمان پێویستیان بە ئاوە ڕۆژانە بڕێکی زۆر ئاویان بۆ بنێرین بۆ ئەوەی کە بتوانن بە باشی کارەکانی خۆیان بکەن
خۆتە زانی تەوا زۆر ناخۆشە جاری وایە ئەگەر ئاو زۆر بەسەریەکەوە بخۆیتەوە بۆ ئەوە لە بری ئەوە شەربەت بخۆیتەوە زۆر باشە هەم لەبەرەوەی کە ڤیتامینی تایە دواتریش لەبەرەوەی کە بڕێکی زۆری ئاوە بە دڵنیایی و زیتەڵی هاوڕێم ڕاستە ئەوجا شتێکم بیرکەوتەوە حەزەکەم بۆتان باس بکەم هەرێک مناڵ پێیان خۆشە کە بە شێوازێکی جیاواز نانی بەیانی بخۆن بۆیە دایک و باوکان یاخود خێزانەکانیان ئەتوانن هەر ڕۆژە و بە قاپێک ڕۆژێک قاپەکە سوور بێ ڕۆژێک زەرد بێ ڕۆژێک پرتەقاڵی بێ هەر ڕۆژە و ڕەنگێ بێ یاخود هەر ڕۆژە و شێوازێک بێ هەیە بە شێوەی فیلیان زەرافە ئەجا دواتر کە قاپەکەمان گۆڕی ئەتوانین خواردنەکانیش بگۆڕین ڕۆژێ ماز بێ ڕۆژێ گوێز بێ ڕۆژێ میوە بێ هەر ڕۆژە و شتێک بێ بەم شێوەیە مناڵەکان وایان لێ کە زیاتر حەزیان لە نانی بەیانیە بێ وەک دەوەی کە هەموو ڕۆژێک شتێکی دووبارە بخۆن بەڵام ئەمڕۆ ئێمە هەمومان یەک شتمان داوا کردەوە بۆ ئەوەی پێکەوە تامی شتەکان بکەین زیتەڵی هاوڕێم کەواتە با ئێمە دەستکەین بە نان خواردن مناڵەکان فەرمون نانەکانتان بخۆن جا پێشم خۆشە باسی ئەوە شتان بۆ بکەم کە ئاماژە بۆ بم کە ئەم شەربەتە شەربەتی فرێشە سروشتیە بۆیە لە بری میوەکەی کە باسمان کرد ئەتوانن مناڵەکان ئێستا ئەو شەربەتە بخۆن و سوود لەو ببینن باشە؟ دەست پێ بکەم بە نان خواردن فەرمون و لەگەڵیا با باسی سوودەکانی ئەم خواردنانەکان بۆ بکەین وەکو ئەزانن گوێز یەکێکە لە گرنگترین ژەمە خۆراکیەکان کە بەکارێت لە نانی بەیانیە گوێز گرنگێکی زۆری هەیە بۆ مێشکمان و وامان لێ ئێکا کە وزەیەکی زۆرمان هەبێ بۆ ڕۆژەکەمان و هێلکەش بە هەمان شێوە بۆیە باسی گوێز و هێلکاکەم بێکەوە چونکە من هەردووکیان پێکەوە خۆم زۆر خۆشن تێکەڵیانەکەمەیان کەم بە لەفە کەیتر واکە هێلکە و گوێز بێکەوە خۆن نه بەز منم زیتەڵەتەوە پێکەوەی خۆی پێکەوە یا حەزەکەم بەجیابی خۆن دەوان باسی سوودەکانی گوێزیان بۆ کێیان باسی کەم ئەتوانی زیتەڵ فەرموو باش گوێز سوودی زۆرە با پێتان بڵێم یەکەمیان نەزان بۆچی باشە بۆ تەندروستی دڵ پارێزگاری لە دڵەکە لەبەرەوەی خۆتان نەزانن ئێمە ڕۆژانە جۆرە خواردن نەخۆین خواردنێک چەورە کە ئەمە ڕێژەیەکی زۆر چەوریە چێتە دەمارەکانمانەوە گوێز ئەو چەوریانە ئەتوێنێتەوە وای لێکا خوێن بە باشی بچێ بۆ دڵمان بۆ مێشکمان بە باشتر بیرکەینەوە ئەو کاتە هیچ ڕێگریەک نابێت کە لەوەی خوێن بە ئاسانی بچێ بۆ مێشک و دڵمان دواتر لە شێرپەنجەمان پارێزێ خۆتە زانی ئێستا نەخۆشی شێرپەنجە زۆر بڵاوە بۆ ئەوەی خۆمانی لێ پارێزی ڕۆژانە ئەبێ بڕێکی زۆر گوێز خۆی لە ژەمی بەیانیانە لە هەر کاتێکی شابێر باشە بەڵام ژەمی بەیانیان زۆر گرنگە بە تایبەت بۆ مناڵان پارێزگاری لە تەندروستی ئێسکەکە گوێز سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ بەدەستهێنانی مس ئێمە وازای نەومسەی کە لە ناو وایرایە ئەوە ناڵێن وامان لێکا کە ئێسکەکانمان زۆر پتەو بێ دواتر ئەتوانین بە باشی وەرزش بکەین ئەتوانین ئێسکەکانمان پتەو بێ توانای بیرکردنەوە و سایکردنیشمان زۆرتر بێ وایە زۆر ڕاستە زیتەڵی هاوڕێم بە هەمان شێوەش هێلکە گرنگێکی زۆری هەیە بۆ هەمومان نەک تەنها بۆ مناڵەکان بۆ هەمومان چونکە پرۆتینی تایە کەوامان لێکە ماسوولکەکانمان بەهێز بێت هەروەها قژمان درێژ بێت و بە قووەت بێت ئەو لەگەڵیشا وزەیەکی زۆرمانەیە پێت جستەمان وای لێت کە ڕۆژەکە زۆر بە باشی کارەکانی ڕۆژانەمان ئەنجام بێت چی تریش دیتەوە؟ ئەی ماست بۆ ناڵی ماست ئای ماست سوودی هەیەتەوە ماستیش سوودەکانی چی زیتەوە یەکێک لەوانە هۆکارە بۆ نەهێشتنی کۆبوونەوەی چەوری لە ناوسکە زەلامەیە وردی قەڵەو کەنانەخوا وردی ئاوە نەزلە بێ وایە ڕاستە بەڵام خواردنی ماست ڕێگری لەو چەوریاکە کە لە ناوسکماندا دروست بێت دواتریش چەند بەکتریایەکی بە سوودی تایە کە هاوکارە لە هەرسکردنی خۆراک و نەهێشتنی غازاتی ڕیخۆڵە زۆر جاری ئەمە ئەڵێن ئایسکمان ێشێ ناشزانین هۆکارەکەی چی هەر لە خۆمانەوە وەست دەکەین کە هەوای تایە وایە بە دڵنیاییەوە زیتەڵە لەگەڵ ئەوەش ماست وامان لێ ئەکا کە
بۆنی دەممان خۆش بێت. ڕاستە. کەواتە ئەتوانین شەوانە پێش خەوتن کەوچکێک ماس بخۆن بۆ ئەوەی کە ڕۆژەکە هەستاین بۆنی دەممان لێ دواتر چونکە ئەچین بۆ سەر کارەکانمان هەروە مناڵەکان ئەچن بۆ قوتابخانە بۆی پێویستە پاکوخاوەی بین و بە هەمان شێوەش بۆنی دەمان خۆش بێت بۆ ئەتوانن سوود لە ماز وەربگرن بۆ ئەو بابەتە. وایە جاتەوە بەڵێ. ئێمە باسی شیریشمان کرد وەنیە شیریش کە بەڵێ. شیر سوودی زۆر زۆرە لە ژەمی بەیانیان نابخورێ لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر پرۆتینی تیا بەڵام ماست زۆر لە شیریش ئاسانتر هەرسە بێ ئەزانی بۆ مناڵان بۆچی؟ وایە لەبەر ئەوەی شیر قورسترە بەڵام ماست بەهۆی ئەوەی کە ئەوقڵێ و ئەپاڵێوری و ئەو شتانە زۆر ئاسانتر هەرسە بێ. ڕاستە باشە مناڵەکان چەند کەس حەزی لە هێلکێ بە کوڵاوی؟ تۆ ئەدی محەممەد پێم بڵێ تۆ بە کوڵاوی کە ئەی خۆی دواتر ئاتێکڵەکەی لەکەیتەوە و ئەمانە خوی پێواکەی جار تۆزە خوی پێواکەم چکە زۆریش پێوەکەی خراپە. باشە پێم بڵێ حەزی لێ هێکە بە کوڵاوی یان بە سوورەکراوی؟ بە کوڵاوی. بۆچی بە کوڵاوی؟ پێ بە کوڵاوی باشترە لە لەوانەی تر. ڕاستە چونکە بە کوڵاوی ڕۆن بەکار ناهێنرێ بەڵام ئەشتوانی بە سوورەکراویش زەیتی زەیتون هەیە تایبەتە بە سوورکردنەوە ئەتوانی ئەوانە بەکاربێنی. بەڵام تەوە هەر یەکە و سوودی خۆی هەیە بە بۆ نمونە من جاری وایە ڕقم لە هێلکە و ڕۆنە با هەر نەڵێ نە هەر کوڵاو سوودی زۆرە هەر یەکەیان و سوودی خۆی هەیە بەڵام ئێمە ئەبێ بزانی بۆ نمونە ئەگەر هێلکە و ڕۆنمان کرد وەکو خۆوتن زەیتی زۆر باشەیە یان بڕێکی کەم زەیتی تێ بکەی یان بڕێکی کەم خوێی تێ بکەی بۆ ئەوەی کە سوودی زیاترمان پێ بگەێنێت و ئێمە نەڵێ نا بە هێلکە و ڕۆن سوودی نییە نە هەمویان سوودیان لێ. ڕاستە باشە ساڤە تۆ پێم بڵێ تۆش وتە حەزم لە هێلکە شەخۆم وا بوو؟ هێلکە تا ئێستا واو لێ هاتۆ شکڵێکی جیاوازی پێ دروستکەی ئاوا دەمی هەبێ و چاوی هەبێ پێ بکەنێ چۆنایی دروستەکەوە ها؟ یەکە پێکە نییە جا پێکەنێ ئەگەر نوتەی بۆ بکەی ئەگەر نوتەی بۆ بکەی پێکەنێ هێلکە؟ شتی وا بێ نا زیتەڵە بەڵام هێلکە خۆت ئەتوانی بە زەیتون بێ چاوی بۆ دروستکەی یان پارچەی خیاری خەیتە سەر پێ بکەنێ یا خۆت ئاوایی وا بکات بێت تاقەت بێت بەدڵنیایی وەزانی واتە شێوازی جیاوازی بۆ دروستکەی بۆ ئەوەی کە بگۆڕێت هەموو ڕۆژێک یەک شکڵ نەبێت. تەوە زۆر گرنگە دایکان و باوکان کە ژەمی بەیانی بۆ مناڵەکانیان ئامادەکەن وەکو خۆوت پارچە خەیارێک یان ڕازانەوەیەکی بۆ بکەن نەزانی بۆچی لەبەرەوەی مناڵەکە زیاتر حەزی بە خواردنی ئەبێ زیاتر دەتوانێت بە دیاری وەدانی شێت و خواردنەکە زیاتر بخوا. ڕاستە زیتەڵی هاوڕێم وە مناڵی سەر و 2 ساڵیش کە تا 2 ساڵ لەوانەیە شیری دایکی بخوا یا خۆ شیری قوتوب بخوا سەر و 2 ساڵ پێویستە کە وردە خواردنەکان تام بکات و تاقی کاتەوە بۆیە ئەتوانرێت بە هەمان شێوە پارچەیەک میوەی بدرێتێ یا خۆت شەربەتەکانی کە باسمان کرد کە چەندێک گرنگی هەیە ئەوانشی بدرێتە تا تەمەنی ئەم هاوڕێ جوانانەمان. وایە باشە مناڵەکان ئادی پێم بڵێ چەند کەسا حەسان لە هەنگوینە هەنگوین یەک حەزم لێ 2 3 تەوارێکە چوو لەگەڵ مناڵە 3 4 5 بەس تۆ حەز لە هەنگوینیە بڕە چۆن دڵێە ئەگەر ئەزانی هەنگوین چەند سوودی هەیە تەوار پێ بڵێ سوودەکانی هەنگوین چییە؟ پێم خۆشە بە سەرتا باب لی پرسیم زانی زیتەوە بۆچی حەزی لێ نییە؟ ئادی پێمان بڵێ تامی خۆش نییە؟ شیرینە؟ بۆچی ئادی خۆ پێم بڵێ بزانم بۆ ئەکە لەبەرێ بە مناڵی تام نەکردووە. زیتەڵە گەولەیە کەواتە لێرە پێم خۆشە بە دایک و باوکان و خێزانی هەموو لایەک بڵێم کە مناڵەکان سەرەتا کە تامی خواردنەکانیان پێکرێت کە وەکو باسمان کرد لە دوای 2 ساڵەوە هەموو جۆرە خواردنێک تاقی بکەنەوە بۆ ئەوەی کە دواتر خۆیان بزانن کە چەندێک سوودیشی هەیە لەگەڵیشیا بۆیان باس بکرێت من و زیتەڵش بۆیان باسەکەین وەک ئەبینن لەم بەرنامانەیە بۆ ئەوەی کە سوودی هەبێت. باشە با من شتێکە پێ بڵم بۆ ئەمڕۆ تاقی ناکەیتەوە هەنگوینەکە بزانە تامی چۆنە ئادێ باو بارۆ بخوا بڵێ بۆ نەوەکو حەزی لێ نەبێت دوایە و باروەشی لەبەرچاوە کرێتەوە ئەو باروە کورد با دوای باروە دەی
باشە کاتە ئەو پارۆ تاوکە دواتر تامی هەڵوینەکەمان لەبێ بۆ بکەین بزانین تامی خۆشە بەلاتەوە چکە زۆر خۆشە شیرینە شیرین یەک پارچە ڤیتامینە ئەی کێ ئەزانێ هەنگوین کێ دروستیەکە کێ هەنگ باشە لەکوێ بوو ئەڵێ لەکوێ بوو لە گۆڵ لە شیرەی گوڵەکە ڕاستە زۆر باشە کاتە زیتەڵە باسی سوودەکانیمان بۆ بکە باش هەلوین سوودی زۆرە یەکەم کردداری بۆ چالاکردنی کردداری هەرس بۆ قەمسی بۆ کەمکردنەوەی شانی گەدا بۆمانە سوودی زۆرە دواتریش بۆ بەهێزکردنی بەرگری لەش بۆ نمونە جاری وایە ئێمە کە بەتایەکە گرین ئەڵێن ئەوە هی ئەوەیە کە بەرگری لەشمان بەهێزیە وایە ڕاستە ئەگەر بیخۆین بەرگری لەشمان بەهێزەکە هەروە دژی نەخۆشیەکان و بەکتریا و میکرۆب ئەو جۆرە شتانەشە دواتر بۆ پاراستنی ددانەکان و بووک و زمان و هەروە دژی بەکتریاشە ئەو کەسانی کە بۆنی دەمیانێت ئەتوانن هەنگوین بخۆن بۆ ئەوەی بۆنی دەمیان نەمێنێ بەڵێ زۆر ڕاستە دواتریش بۆ گەشانەوەی پێست تەوان ئەزانی چەند پێست جوانەکە جیبکە و پاڵە و ئەو شتانە کە بە دەموچاومانەوە هەبێ بە خواردنی هەنگوین ئەو شتانەمان پێوە نامێنێ ڕاستە زیتەڵە ئەی چۆن کاتە لە مەودوا من و زیتەڵە زۆر هەنگوینە خوین یەوەشی تامی خۆن کرد زیتەڵە تامی کرد ئەی خۆش بوو نەدی بزانم ناڵەکەم نەدی هێلکەکەەوە چی بوو؟ هێلکەکە ئادەی ئێستا بۆستە یەک دەقا یان کەوچکێکی ئەم کەوچکە بەکار ناتوە دواتر کەوچکێک بۆ تۆ شێنین ئەتوانین ئەمە بەکاربێنین بۆست ناڵەکان تا ئێستا محەممەدی هاوڕێمان تامی هەنگوینی نەکردووە ئێستا لەگەڵ من و زیتەڵەیە بزانین هەستی چۆنەکە تامی هەنگوینەکە خۆشە خۆشە؟ نەموت خۆشە تامی زۆر خۆشە جا بڵێ چی؟ ئادەی گوێزێک هەڵگرە بە کەوچکەکەت بیکە ناوی ئادەی بیخۆ من وای لێ یەکەم تامی زۆر خۆشە بزانە تۆش بە دڵتە ئەی کە جوانی خواستی باشە پڵێکی بۆ لێبین ئافرین زۆرم پێ خۆش بوو کە تامی هەنگوینت کرد باشە ئێوە هەبوو کە تامی خواردنێکتان نەکردبێت تا ئێستا تۆ تا تامی هەموو خواردنێکت کردووە هیچ شتێک نەبووە کە تاقی نەکەیتەوە چی هەیە تا ئێستا تاقی نەکردەوە هەنگوین هەنگوین تۆش بەڕاستە باشە بۆچی تۆش هەنگوینی نەخواردوە تا ئێستا حەزی لێ نەبووە ئەڵە قەت تاقیم نەکردەوە تۆ زیتەوە دەی تەواری هاوڕێم دەیەویشوا لێ بکە تاقیکاتەوە بۆ ئەوەیەش حەزی لێ بکات دەی با کەوچکەکە بین بەم هاوڕێشمان کەوچکەکەی خۆت هەڵگرا یان ئەگەر حەز نەکەی ئەتوانی گوێزەکە چکە ئی خۆتە بە دەستت هەڵیگرە باشە بیکە ناو هەنگوینەکە ئەگەر ئێوەش بۆ شێوێ نەتان خواردەوە بیخۆن بەخوا زۆر خۆش تامی چۆنە؟ خۆشە؟ چەنی خۆشە؟ چەنی ئەی تێلەدا؟ 5-6 سەڵەدە دەلەدا یەک چەپڵەشم بۆ لێبم بۆ ئەم هاوڕێمان بژی بژی خۆش بوو باشە زیتەڵە ئەی تۆ تا ئێستا تامی هەموو خواردنێکت کردووە؟ ئەی چۆنتەوە هەر جارێکی شامەیەکە و باسمان کرد وتمان هەر خواردنە و سوودێکی زۆری خۆی هەیە جاری وای ئێمە حەزمان لە خواردنێک نییە بەڵام سەیرەکەی بڕێکی زۆر ڤیتامین و پرۆتین و کاربۆهیدراتی تیا بۆیە ئێمە پێویستە هەموو خواردنێک خۆی تەوان بەڵێ باش شتێکیشمان بیر نەچێ زۆر گرنگە مناڵان لە کاتی خواردنی نانی بەیانیە نانیان سەمونی لەگەڵا بخۆن ئەزانی بۆچی ڕاستە زیتەڵە من بیرم چوو باش بوو بیری خستمەوە یاڵە بۆمان باسکە لەبەر ئەوەی نان و سەمون لە گەنم دروستەکرێ گەنمیش قورسە کە ئەی خۆی وامان لێکات درەنگ هەست بە برسێتی بکەین لە بری ئەوەی کە شیرینی بخۆین ئێمە پێویستە نانی بانی بخۆین وامان لێکە کە ئیتر بیر لە شیرینی و خواردنی زیانبەخش وەکو جبس و ئەم شتانە نەکەینەوە
دواتریش تەوار بەڵێ مناڵان پێویستە لە شەمەکانیاندا شیر هەبێ لەبەرەوەی شیر زۆر زۆر بەسوودە بۆ ئێسکەکانمان ڕێژەیەکی زۆر ڤیتامین و پرۆتینی تایە ماسوولکەکانمان بەهێزەکە مێشکمان بەهێزەکە جەستەمان بەهێزەکە بۆیە پێویستە مناڵان شیر زۆر زۆر بخۆن باشە بە دڵنیایی و زیاتەڵی هاوڕێم کاتە کێ شیرەکەی خواردووە با دەست بکەین بە شیر خواردن سەیری کوپەکەشماکەن چەند جوانە لۆگۆی کەناڵە جوانەکەی کورساتی پێوەیە با شیرەکەشمان بخۆین باشە زیتەڵە شیر بە ساردی بخورێت یان بە گەرمی یاخود بە هەردووکی ئەزایی چۆنەتەوە بەڵێ هەر یەکەیان سوودی خۆی هەیە بەڵام بۆ مناڵ وا باشترە بە ساردی بخوری ئەزانی بۆ لەبەرەوەی ڕەنگە زبانیان سوودێ فەرقی نهاتە ئەی ڕاستە باشە کێ ئەزانێ شیر لە چیترا بەکاریە کە ئاها دروست دەکرێت و ئەکرێتە فڕنەوە دوای گەورە بێ و قاچەکەین و ئەی خۆم لە ئاهەنگەکان بەکارێت و بیڵێم ئاتی بزای ئەم هاوڕێمان دەستی هەڵبڕیوە وەکو قەیماق و کێک و شتانە ئافرە بەڵام قەیماق ئێمە خۆمان لە ماڵەوە دروستی ناکەین کێک دەتوانین لە ماڵەوە دروستیکەین باشە تۆ لەگەڵ خێزانەکە تا دروستی کردووە کێک بەڵێ ئەزانی پێکاتەکانی چی بچین هێلکەشی تیایە هێلکە و شیریشی تیایە شیر و ڤانیلا ڤانێلا ئەی چۆن؟ ئارد و هەر بژیت کرێم و ئەو شتانە ڕاستە ئەشتانی دواتر بۆ جوانکاری گوێزی پێوە بکەین یاخود پرتەقاڵ یان چی؟ کرێم کرێم تۆ حەزی لە کرێمە؟ یاسن یان سێو تۆ حەزی لە کێکی سێوە؟ سێوی چڕۆن؟ ئەڵا حەزم لە ترشەکانە ترشەکان سێوی ساڵزە تەوار بەڵێ ئەوە ساڤیا ساڤیا بەڵێ ساڤیا وتی من کێکە زانم دروستکە بەڵێ وتی ئەزانم بە تەنیاش کردم بەڕاستە ساڤیا باشە بۆ ڕۆژی لەدایک بوونەکەم کێکم بۆکەی بەڵێ باش ئەزانی ڕسمی خۆمی بخەیتە سەر ئاوام کردبێ تیو کردی بێ؟ ئاوا ئەزانی زۆر نا دە باشە بۆ ڕۆژی لەدایک بوونەکەم کێکێکم بۆ ئەبێ بۆ بکەی بە دیاری باشە باش ئەزانی ڕۆژی لەدایک بوونی من چەنە نا یەکی شەش یەکی شەش ئەی چۆن ڕۆژی جیهانی مناڵانە بیریان نییە ئەمانە بلەیەکی شەش لەدایک بوو بیریان چۆتن زیتەوە سێر گاوڕێکانم چۆ خراپ گەرم یا خۆش داوێتەوە ناوانیە زیتەڵە بڵێن وانە وانەگری زیتەڵی هاوڕێمان دوای عاجزە بێ لێمان بەڕاست ئێدە باشە ئەزایی چی بۆ یەکی شەش لەگەر ڕۆژی جیانی مناڵانە من لەدایک بوو ئەتوانن ئەو وەختە کێکێکی جوانە بۆ بکەن و بێن لێرە ئاهەنگی گوێڕین باشە ئافرین هەر بژین هەدێنیش تا بوێنی بەڕاست هەرگێشی بۆیەنی ئەی کە جوانە هەرگێشی بۆیە باشە مناڵەکان با باسی ئەوشکەین زەیتونیش یەکێکە لە گرنگترین خواردنەکان کە لە نانی بەیانیە ئەخورێت چونکە زەیتونیش گرنگێکی زۆر زۆری خۆی هەیە کە ئەومادەیەکە بە هەمان شێوە و زەمان هەبێت و پێرسمان جوان بێت و چیتر دەسە هەڵبڕین من هەرچم حەز لێ بێ هەموو شتێکم بەقەدەر زەیتون خۆش نییە ئەرم حەز لە زەیتونە ئەوەنە حەز لە زەیتونە دی باسەیری قاپەکە وکە وەڵڵا ڕاستەکەی زەیتونەکە و هەمووی خواردووە زەیتونی چ ڕەنە حەز دێ زیاتر سرد زیاتر زەرد ئەی هەنێکیشان هەیە تون ئەکرێ ئەو حەزرەیە باشە زەیتون لەگەڵ چی ئاخۆی تۆ سۆربەی شتەکان لەگەڵ زۆربەی خواردنەکان لە ژەمی نیوەڕۆژە بەکارێنی هەنەجار خۆشمان کردووە خۆشتان کردووەواتە خۆشەکەن و دواتر بەکاری ئەهێنەوە و ئەی خۆن زۆر باشە ئەی تۆ من زەیتون حەز لێ یان حەز لێ نییە حەزم لێ نییە حەز لێ نییە بۆچی ئەم نەخواردووە نەخواردنە زەیتونیش هەستەکەم تۆ زۆر حەزی لە نانی بەیانیش نییە وایە کێشە نییە دەوان ئەتوانی لە بەیانیەوە موسوودەمان باس کرد کە جێ هاوڕێمانەڵێ حەزم لێ نییە ئاخر زیتەڵێ هاوڕێم پێشتر حەزی لێ نەبووە ئێستا کە سوودەکانی بیست
حەزی لێ کردو وایە کەواتە ئەتوانی دوای ئەم بەرنامەی کە لەگەڵ وانابووی نانی بەیانی بخۆی ڕۆژانە هەستی نانی بەیانی بخۆیت هەموو ڕۆژێک بۆ ئەوەی کە بەردەوام چی دیێ بینی باش؟ تەوار بەڵێ باش شتێکی تریش بڵێ ڕەنگە ئێسایمە لە لامان نەبێ بەڵام زۆر گرنگە ئەشتوانن مناڵان لەگەڵ نانی بەیانی ئەم شتانە بخۆن شایان بیبەری شیرین تەماتە ئەو شتانە ئارزووی خواردن زیاترەکە هەرسیشی باشترە ڤیتامین و پرۆتینی زۆر باشیشی تایە تەوارجە بەڵێ زیتەڵە ئەنجا باش شتێکی پێ بڵێن هەموو ئەم خواردنانەی کە ئێمە وتمان هەیدوینەوە سوودەکەیەتی گوێزەمە سوودەکەیەتی ماستەوە سوودەکەیەتی شیر شەربەت هەموویمان باس کرد وایە ڕاستە بە سزای سوودە گەورەکە چییە؟ ئەوەیە کە مناڵ کاتێکە چێ بۆ دەوام بۆ قوتابخانە هیچ لە گەدەیانە بێ ماندووە بێ توانای بیرکردنەوەی نامێنێ توانای خوێندنی نامێنێ توانای وەرزشکردنی نامێنێ بۆ ئەوە مناڵ پێویستە ڕۆژانە نان بخوا ئەنجا بچێ بۆ قوتابخانە لەبەرەوەی ئەو کاتە بە ئارەزووی خۆی ئەتوانێ یاری بکە ئەتوانێ وەرزش بکە ئەتوانێ گوێ لە مامۆسا بگرێ بەڵام ئەگەر هیچ نەخوا چی لێت توانای هیچی نابێت دواتریش مناڵەکە وردە وردە ئەپوچێتەوە و لاوازە بێت و زەحیفە بێ وایە؟ بە دڵنیاییەوە گەشتە ناکات بە پێی پێویست ڕاستە گەشتە ناکا گەورە نابێ دواتر تااقەتی وانە خوێندن و تاقیکردنەوەی نابێ شەوان نازانێ بە باشی بخەوێ وای لێ مرۆڤێکی نەخۆش و سیس و لاواز دەرەچێ ڕاستە زیتەڵە کەواتە هاوڕێ جوانەکانمان بۆ ئەوەی کە ئێوەش بەباشی گەشە بکەن و وزەیەکی زۆر باشتان هەبێت لە ڕۆژەکەیەوە بەکاری بێنەوە بۆ کارەکانی ڕۆژانەتان و هەروەها لە قوتابخانەکانتان تەرکیزتان نەڕوا لە کاتی وانەکانە و بەباشی مێشکتان چالاک بێ پێویستە گرنگێکی زۆر زۆر بن بە نانی بەیانی بۆیە هەر ئەمڕۆژ ئێمە لەگەڵ زیتەڵە و ئەم مناڵە جوانانەیە باسی نانی بەیانیمان کرد بە هیوای ئەوەی کە سوودی هەبێ بۆ هەر هەمووتان وەکو ئەم دوو هاوڕێشمان کە هەنگوینیان تاقی نەکردبووە ئێوە دەتوانن کە ئەگەر خواردنێکتان تاقی نەکردوتۆ لە نانی بەیانیە بیخۆن و بۆ ئەوەی کە بزانن چەندێک گرنگی هەیە ئەو خواردنانش وا هەروەکو ئەزانن هاوڕێ جوانەکانمان مناڵەکانی هاوڕێمان هەموو جارێت دیاریان پێ ئەبەخشین بۆیە پێمان خۆشە ئەمڕۆژ سوودمەند بن لە گۆڤاری پەپولە ئێستا بۆم ئامادەکردن و ئەیان نەمێ سێرکەن چەند جوانە فەرموو زیتەڵی هاوڕێم تۆ چیت هەیە بۆ هاوڕەکانمان لە کۆتاییە من پێم خۆشە هەموو مناڵەکان بەیانیان پێش چوونیان بۆ قوتابخانە نان ژەمەنانێکی زۆر باش بخۆن بۆ ئەوی وزەیەکی باش لە جەستەیان نابێ دواتریش تەوار زۆر خۆشە لە کاتی ناخواردنا دوای ناخواردن مناڵان ئەتوانن بۆ خۆیان ئەو گۆڤارە باشە بخوێنەوە لەبەرەوەی چیرۆکی زۆر باشی تایە زانیاری زۆر سەرنجڕاکێشی تایە دواتریش داوا لە دایکان و باوکانەکەم کە گرنگی بن بە ژەمی بەیانیان بۆ مناڵەکانیان لەبەرەوەی مناڵەکانیان بە برسەتی نەچێ بۆ قوتابخانە گرنگی بن بە خواردنی سەوزە و میوە بە تایبەتی میوە توانن بەرن لەگەڵ خۆیانە بۆ قوتابخانە لە سەعات دەی بەیانیە لەو کاتانەیە کە خواردن نییە بۆی برسێتیان زۆریان بۆ نەهێنێ و جبس و بسکیت و شتانش زۆر نەخۆن میوەیەک بخۆنە تاگەنەوە ماڵەوە دەست خۆش بە زیتەڵی هاوڕێم کاتە بەگوێی زیتەڵە بکەن باشە ئێوە هیچ قسێکتان ماوە بۆ کۆتایی عادی بزانم ئەگەر شەوان پێش بدارم خۆی من یەکە ماست ئێ لەگەڵ هەر بژیت هەلوینیش بخۆ باشە لەمە دووە ئەی تۆ سابیا هیچ قسێکە هەیە؟ ئەی ئێوە قسێکتان هەیە؟ کاتە با پێکەوە ماڵاوایی بکەین لە هاوڕێکانمان باشە؟ تا بەرنامەیەکی تر و هەینێکی تر بەخواتان ئەسپێرین ماڵەوە خواتان لەگەڵ